سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. بەردەوامی لەگەڵتان لە کەناڵی ئاسووی زانکۆ بۆ باسکردنی کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە بەشە پزیشکیەکانی پەیمانگە تەکنیکیەکان. خۆشەویستان، لە کۆتا ڤیدیۆماندا باسی ئەو بەشانە ناکەین کە تەنها لە یەک پەیمانگە یاخود لە یەک زانکۆ و شارێکدا هەن. با بزانین ئەو بەشانە چین، کەمترین کۆنمرەکانی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران ئەگەر هەیان بێت چەندە. ئێوەی خۆشەویستیش ئەتوانن ئەم داتا و زانیاریانە وەربگرن و سوودی لێ ببینن لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بۆ ساڵی خوێندنی 2023-2024 چونکە ئەمانە کەمترین کۆنمرە وەرگیراوەکانن بۆ زانکۆ و پەیمانگاکان بۆ ساڵی خوێندنی 2022-2023 تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بەرچاو ڕوون بوون و بتوانن سوود لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان ببینن. لایک و کۆمنت، سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان بۆ بینینی کەناڵەکەمان بانگهێش بکەن تاوەکو ئەوانش سوود لەم داتا و زانیاریانە ببینن. هیوامان سەرکەوتنی ئەوەی خۆشەویستە.